سڵاو مختەیڤارتان پێشکەش دەکەم. قوبات تاڵەبانی پەیامێکی بۆ پارتی نردوو ڕایگەاند بەبێ یەکێتی حکومەتێکی سەرکەوت و پێک نایەت. هێشتا لە کەشی هەڵبژاردندان و ئامادەن بۆ دووبارەکردنەوەی هەڵبژاردن. جێگری سەرۆکوەزیران ڕاشیگەیان ئەوان وەکو یەکێتی ئامادەن بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆکان لەگەڵ پارتی تا بگەنە ئەنجامی کۆتایی لە پێناو پێگەێنانی حکومەتی هەرێم. لەبارەی موچەشەوە گوتی هەوڵ دەدەن ئەمساڵ هیچ موچەیەک نەفرێت. گەندەڵێکی دیکەی هاوشێوەی دزی سەدە لە عێراق ئاشکرا دەبێت و وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی عێراق دەڵێت 2 تریلیۆن و 500 میلیارد دینار پارەی سندوقی چاودێری کۆمەڵایەتی دیار نەماوە. ئەحمەد ئەسەدی وەزیری کار بە میدیە عێراقیەکانی گوتووە 2 مانگ لەمەو پێش چوونەتە سەر سندوقەکان تووشی شۆک بوون کە بینیویانە پارەی تێدا نەماوە. دەژڵێت پارەکە لە نێوان وەزارەتی دارایی و بانکی ڕافیدەی ون بووە. فراکسیۆنی نەوەی نوێ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند پێشبینی دەکەن 4 هەفتەی دیکە شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەکەیان ئازاد بکرێت. هەر لە کۆنگرەکەدا گۆڕاندی بەگەی ئەندامی فراکسیۆنی نەوەی نوێ ڕایگەاند شاسوار عەبدولواحید بە ناحەق زیندانی کراو و ئەوان پابەندن بە بڕیاری سەرۆکی جوڵانەوەکەیان لە دەرەوە بێت یا لە زیندان.